دوای تێپەڕبوونی مانگ و نیوێک بە سەرکوشتنیدا لەناو کنسوڵخانەی وڵاتەکەی لە ئەستەمبۆڵ ئەمڕۆ نوێژی مردوو لەسەر جەمال خاشقچی ڕۆژنامەنووسی سعودی ئەنجامدرا. نوێژی مردوو کە بەبێ ئامادەبوونی تەرمەکەی لەسەر خاشقچی ئەنجامدرا لە مزگەوتی حەرەم لە مەکە و مزگەوتی مەدینە و چەند شارێکی دیکەی جیهان بەڕێوەچوو. ئەمەش دوای تەنها یەک ڕۆژ لە تازەترین دانپێدانانی سعودیە سەبارەت بە کوشتن و پارچە پارچەکردنی تەرمی خاشقچی لەناو کنسوڵخانەی وڵاتەکەیدا لە ئەستەمبۆڵ. هاوکار لە مزگەوتی فاتح لە ئەستەمبۆڵ دوای بەڕێوەچوونی نوێژیایانی و لەسەر داوای هەریەکە لە خەدیجە جەنگیز دەستگیرانی خاشقچی و ڕێکخراوی دۆستانی خاشقچی نوێژی مردوو لەسەر ناوبرا و ئەنجامدرا. لە مەراسیمەکەدا کە بەشێک لە ڕاگەیاندنکاران و سیاسیەکانی تورکیا ئامادەبوون داوان لە حکوومەتی ئەنقارە کرد بەردەوام بێت لەسەر هەوڵەکانی بۆ ئاشکراکردنی و وردەکاریەکانی کوشتنی خاشقچی. لەلایەکی ترەوە ئاژانسی هەواڵی فەڕەنسا لە ڕۆژنامەی حوڕیەتی تورکیە گواسوویەتەوە تورکیا بەڵگەی زیاتری لەبەردەستە کە دەیسەلمێنێت ڕۆژنامەنووس جەمال خاشقچی بە پلانێکی پێشوەختە کوژراوە. بە پێی زانیاری ڕۆژنامەکە تۆمارێکی دیکەی 15 خولەکی لای تورکیا کە کوشتنی بانقەسی خاشقچی پشتڕاست دەکاتەوە. پێشتریش بریکاری داواکاری گشتی سعودیا ڕایگەیاندەبوو تیمە 15 کەسێکە دوای ئەوەی نەیانتوانیوە خاشقچی بەگەڕانەوە بۆ سعودیا ڕازی بکەن لەگەڵ ناوبرا و تووشی پێکدادان و دەمەبۆڵە بوون و دەرزیەکی بەهێزی هۆشبەریان لێدا و بەهۆیەوە مردووە. هەرچی تۆمارە نوێیەکەی تورکیا دەری دەخات تیمە 15 کەسێکە بەر لە چوونی خاشقچی بۆ ناو کنسوڵخانەکە لەوێ ئامادەبوون و گفتوگۆی چۆنیەتی کوشتنی ناوبراویان کردووە. هاوکات بە پێی زانیاریە نوێیەکان کە لە تۆمارە دەنجەکەدا دەرکەوتون جەمال خاشقچی بانکراوەتە ژووری کنسوڵ و بە پەتێک خنکێنراوە.